خوناف ئەمین بەرپرسی ئۆفیسی دەستگای خێرخوازی بارزانانی لە ڤێرجینیا لە ئەمریکا گفتوگۆی زیاترەکەین. ئەم کاتتان باش خات و خوناف سپاس بۆ ئامادەبوونتان لەگەڵ کوردستان 24. پێش هەموو شتێکیچ ئامارێک لە بەردەستان هەیە بۆی بزانین چنێک خوشک و برایانی خەڵکی ڕۆژاوا ئاوارە بوونە و لەو خەڵکەی کە ئاوارە بوونە چنێک پێویستیان بە پێداویستی سەرەتایەکان و چۆنیش هاوکاریەکرێت. پێش هەموو شتێک دەستخۆشی لە ئێوە دەکەن کە بە بەردەوامی ئێوە ڕووماڵی ئەو کاراساتە دەکەن کە لە ڕۆژئاوای کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان ڕوویداوە. بەڕاستی ئێمە وەکو دەستگای خێرخوازی بارزانانی نەمەر بە بەردەوامی لە کارۆچەڵەکەکانی ئێمە نەک تەنها لەو ڕۆژە سەختەدا کە بەسەر خەڵکی ئێمە داهاتووە لە ڕۆژئاوای کوردستان، ئێمە هەر بە بەردەوامی لە ماوەی ئەو 2 ساڵەی کە ئێمە بە شێوازێکی ڕسمی ئێمە ئۆفیسی خۆمان هەیە لێرە کە لە ویلایەتی ڤێرجینیا لە ڤیانایە، ئێمە زۆربەی زۆر جار ئیڤنت و سیمینار و پانێڵماری خستووە بۆی کە بە بەردەوامی فاند وەربگرین بۆ پرۆژەکانی دەستگا. بەڵام لەو سات و کاتەدا کە ئەوەی کە بەڕاستی بەسەر خەڵکی ئێمە داهاتووە لە ڕۆژئاوای کوردستان وای کردووە کە ناخی هەر تاکێکی کورد لە هەر 4 پارچەی کوردستان بجۆلێنێت کە ئەوە وای کردووە کە خەڵک بەدەنگ خەڵکی ئێمەوە بێت لە ڕۆژئاوای کوردستان. وەکو ئێمە نوێنەری دەستگای خێرخوازی بارزانانی نەمەر خۆمان بە خزمەتکاری خەڵکی خۆمان دەزانێت. طبعاً ئەوەی لە تواناماندا بێت ئێمە ئەنجامی دەدەین. لێرەدا دەمەوێت ئەوەتان پێ بڵێم کە ئێمە بە شێوازێکی با بڵێم ئەکاونتی دەستگامان لێرە هەیە لە ڕێگای بانک ئۆف ئەمریکاوە. ئێمە ئەکاونتمان هەیە کە لە ژێر ناونیشانی دەستگای خێرخوازی بارزانانی نەمەر ئەو ئەکاونتە کرایتەوە و خۆشم سەرپەرشتیاری ئەو ئەکاونتە دەکەم. خەڵک دەتوانێت لە ڕێگای ئۆنلاینەوە بەڕاستی بتوانێتن کە 4 شێوازی با بڵێم پارەدان دەتوانن بدەن. هەندێکیان بۆ نمونە دەتوانن لە ڕێگای ئەوانەی کە ناتوانن بەڕاستی وەکو کوردستانیە کە بین لە شوێنێکدا بنیشین یاخدا بنێ سندوقدا بنین خەڵک بێت لێرە پارە بدات. بۆیە ئێمە لە ڕێگای ئۆنلاینەوە ئەو شتەماڕی خستووە کە ئەو 4 شێوازی پەیپاڵە، کاش ئاپە، بێنمۆیە و زێڵە. خەڵک دەتوانین لەم ڕێگایەوە پارە بنێریت بۆ دەستگای خێرخوازی بارزانانی نەمەر. ئێمە ئەو پارەیە کە دێتەنەوە ئەکاونتی دەستگا دەتوانین ئەو پارەیە بنێرین بۆ هەرێمی کوردستان. خوناف چەندێک لە ئەو هەوڵاتیانەی کە خەڵکی هەرێمی کوردستان یا هەر کوردن لە هەر بەشێکی کوردستان بەدەم ئەم بانگەوازەتانەوە هاتوون، ئەمانە بزانین چونکە لێرە بە جۆش و خۆشێکی زۆرەوە لە کوردستان هاوکاری و یارمەتی بۆ کوردانی ڕۆژاوا کۆ ئەکرێتەوە ڕۆژانە لەڕێی کەمپینە جیاوازەکانەوە. دەمانە بزانین لەلای ئێوە بە چ شێوەیەکە؟ لەلای ئێمە وەکو عرض بکردن ئێرە خۆت دەزانێت لە وڵاتێکی وەکو وڵاتی ئەمریکا خۆی لە چەندەها ویلایەت دەگرێتەوە. یعنی خەڵکی ئێمەش ئێرە ڕێژەیەکی زۆر خەڵکی ئێمە ڕەوەندی کوردی لە هەر ویلایەتێکدا دەبینرێتن. بۆیە من لە ڕێگای کەناڵەکەی ئێوەوە ئەگەر پۆستکارتمان دروست کردووە، یعنی ئۆنلاینمان بە لینکمان هەیە، ئەگەر خەڵک بتوانێت بشتە سەر لینکەکەی وەکو عرضم کردن 4 شێوازمان هەیە کە خەڵک دەتوانێت پارە بدا. شێوازەکانی ئێرە زۆر بە ئاسانی دەتوانن بەدەنگ ئێمانەوەوانە بێت، هەر کەس لە ماڵی خۆی دەتوانێتن. نەک تەنها لە بۆ ئەم کارەستێکە بەسەر خەڵکی ڕۆژئاوا هاتووە، دەتوانن مانگانە سابسکرایب بکەن بە مانگانە. هەر کەسێک ئەگەر هەتا بە $5 ببێتن دەتوانین یارمەتی دەری ئێمە بن بۆ نەک ئەوە با زۆربەی پرۆژەمان هەیە. ئێستا ئەو پرۆژانەی کە ئێستا ئێمە هەمانە کە پێشتریش من پرۆژەکان بەڕاستی دامێکی زۆر کرابوو، پاڵپشتێکی زۆر کرابوو لە بۆ پرۆژەکانی ئێمە. پرۆژەی تەندروستیمان هەیە، پرۆژەی ئاژەڵ دۆستیمان هەیە، پرۆژەی پەروەردەییمان هەیە. بۆیە خەڵک دەتوانێتن بە بەردەوام با بڵێم ئەگەر بیانەبێتن بەڕاستی دەتوانن بە بەردەوام پشتگیری پرۆژەکانی ئێمە بکەن. بۆی کە من دەمەوێت عەرزی جەنابەت بکەم داوا لە هەموو ڕەوەندی کوردی دەکەم کە لە وڵاتی با بڵێم لە وڵاتی ئەمریکادا دەژین کە لە هەر ویلایەتێکن لە ڕێگای کەناڵی ئێوەوە دەتوانن بێنە سەرخەت لە ڕێگای با بڵێم لینکێکەوە بچن لینکەکەی لێ بدەن زۆر بە ئاسانی دەتوانن پارە بنێرن. ئێمە ئەوە وەکو با بڵێم لە ڕێگای ئۆنلاینەوە، لە ڕێگای مەیدانیەوە بەڵێ بەرنامەمان هەیە هەفتەیدا بێت دەچین بۆ نەشفیل لەوانەیە لەوێن دەریش دیسان لە ڕێگای وەکو گوتم مەیدانیەوە پارە کۆ بکەینەوە لە هەندێک لە ویلایەتەکانی دیگەش ئێمە ئامادە دەبین. باشە خاتو خوناف، ئەی لە ڕووی ئەو ڕێکخراوانەی کە ڕێکخراوی ئەمریکی ڕێکخراوە مرۆیەکان هیچ یارمەتیەکتان پێگەیشتووە بۆ کوردانی ڕۆژاوا؟ لە ڕاستیدا ئێمە بە بەردەوام لە سەرخەتی لەگە ڕێکخراوە حکومی و ناحکومیەکان لە ئەمریکادا و بەڵێ یەک لەو ڕێکخراوانە کە ڕێکخراوی ئازارە بۆ مناڵانی جیهان کە بە بەردەوام پشتگیری پرۆژەکانی دەستگای خێرخوازی بارزانانی ئەمریکا کردووە، ئێستاش بە دڵنیایەوە هاتوتە سەرخەت و یارمەتی ئێمەی داوە بە چەک مەبلەغێکی دانەوە بۆ پرۆژەکانی ئێمە بۆ ڕۆژئاوای کوردستان. بەڵێ لە سەرخەتین ئێمە و ئەوەی لە تواناشماندا بێت وەکو نوێنەری دەستگای خێرخوازی بارزانانی نەمەر دەمەوێت بەڕاستی بچینە لای کۆنگرسمەنەکان سیناتۆرەکان کە دەنگی خەڵکی خۆمان بگەینین بە کۆنگرسمەن و سیناتۆرەکانی خۆمان لە واشنگتن دیسی.
باشە پێت وایە ئەم بانگەوازەی ئێوە بە بەردەوام ئەتوانن تاکەی ئاوها بەردەوام من بەس بۆ ڕۆژاوای کوردستان و بەستمەوەی تا چەندێک ئەم بانگەوازەتان بە دەمەوە هاتنی هەبووە و پێشبینی چیتریش ئەکەن. بەڕاستی لەوەتی ئێمە ئەو بانگەوازەمان کردووە خەڵک دێن پارە دەدەن هەر ڕۆژ دەبینم لەناو ئەکاونتی دەستگا مەبلەغێک پارە دێتە ناو حسابی دەستگا بەڵام دووبارە یعنی هەندێکیان پرسیاریان کرد ئایا دەستگای خێرخوازی بارزانانی نەمر ئەکاونتی خۆی هەیە لێرە دەڵێ بەدڵنیایەوە ئێمە ئەکاونتی خۆمان هەیە و داوان لێ دەکەین با ئەگەر لە تواناندا بێت با بیکەم بە مانگانەش هەتا ئەگەر ئەو کەسانێک کە دەستیان دەڕوا با بیکەم بە مانگانە پارەیەکی کەمیش بێتن هەر چۆنێک بێت یەک تۆ هەسا بکە لە وڵاتێکی وەکو وڵاتی ئەمریکا کە خۆی لە چەندەها ویلای دەگرێتەوە چەندەها هەزار خەڵکی کوردی ئێمە ڕەوەندی کوردی ئێمە تێدا من داوا لە هەموو دانیشتوانی خەڵکی ڕەوەندی کوردی دەکەم لە ئەمریکا بەدەنگ ئێمەوە بێن یارمەتیدەری ئێمە بن هەڵپای ینی هەر بیرۆکەیەکیان هەیە بە سنگێکی فراوانە ئێمە ئێوە بیرۆکەکانیان وەردەگرین بۆ نمونە ئەمڕۆ یەک لە برادەرەکانی ئێمە تەلەفۆنیان بۆ کردومە کە وتوتی ئێمە ڕێستورانمان هەیە ئەگەر بکرێتن ئێمە دەمانەوێت بۆ هەفتەی یەک هەفتەی کامل هەرچی کەسێک دێت لە ڕێستورانتەکە ئێمە خواردن دەخوا ئەو پارامان تا بەڕۆح کردووە پێشکەشی دەستگای خێرخوازی بارزانیمان کردووە بۆ ئەم ئاوەرانی ئێمە لە ڕۆژئاوای کوردستان بۆیە هەر کەسانێک کە ئەگەر بیرۆکێکیان هەیە بەدڵنیایەوە تەلەفۆنمان بۆ بکەن چکە ئێمە ڕقمی تەلەفۆنمان هەیە ئۆفیسی خۆمان بە شێوازێکی ڕسمی کردوتەوە لە شاری ڤیاننا لە ویلاتی ڤیرجینیا. باشە خاتو خوناف ئەوەی کە زۆر دیارە ئەوەیە کە پێداویستە سەرەتایەکان و پێداویستە پزیشکیەکان ئێوە پێتان باشە بە شێوەی کاش ئەم پارێ بگەێنرێتە ئێوە یاخود بە شێوەیەکی مەدانی ئەو هاوکاریانە کۆبکەن چکە ئەگەر بە شێوەیەکی مەدانی بێت ڕەنگە کاتی پێ بچێت بەڵام بە شێوەی کاشەکە زووتر ئەگاتە دەستی کوردان و خوشک و برایانمان لە ڕۆژاوە ئەتانوێت لێرە لە ڕێی کەناڵی کوردستان 24ەوە چۆن بانگەوازکەم بۆ ئەوەی کە زووترین کات ئەو یارمەتیانە بگاتە دەستی خوشک و برایان کام ڕێگە باشتر و گونجاوترە ئێمە لە ڕێگای مەدانیەوە بەردەوام دەبین یعنی ئێستا من وەکو عرضم کردن ئەو هەفتەیەدا بێت ئێمە لە نەشویل دەبین لەوە لە ڕێگای مەدانیەوە دەبێت بەڵام بۆ خەڵکی ئەمریکا خۆت دەزانی خەڵکی ئەمریکا ئێرە ویلایەت هەتا ویلایەت لەوانە بە تەیارە 5 ساعات دوور بیتن هەندێک ویلایەتەیە لە زیاتر لە 5 ساعتە بۆیە ئەگەر خەڵک چونکە لینکمان ئەگەر هەبیتن چ لە ڕێگای کەناڵیەوە ئەو لینکە بڵاو بکرێتەوە خەڵک دەتوانێت لە ماڵی خۆی کلیک لەسەر لینکەکەی دەباتە سەر پیجێک کە لۆگۆی دەستگای پێوەیە اینجا دێتە خوارێ بەشی دۆنێشنی هەیە کە ئێوە دەتوانن لە ڕێگای چوار جۆرمان هەیە وەکو عرضم کردن ڤێنمۆ پێدەگوترێتن پەیپاڵی پێدەگوترێت زێل پێدەگوترێت لەگەڵ کاش ئاپ زۆر لە ماڵی خۆتان کلیکی لێ بدەن حساب بانقی چکە هەموو شتێک لە ڕێگای بانقیەوە پارە دەردەچێت لە ڕێگای باقەکەەوە ڕاستە خۆ پارە دێتە ناو حسابی دەستگا ما ئێمەش لێرە ئەو پارەیە هەڵدەگرین یعنی دەبین دەگوازنەوە بۆ هەرێمی کوردستان لەوێ ئەگەر ئەو پێداویستانەی کە پێویستیانە بۆ خەڵکی ئێمە لە ڕۆژئاوا کوردستان دەکڕن و دەبن بۆ وێندەر باشە خاتو خوناف ئێوە چاوەڕوانی ئەوواکەن خەڵک بێتە سەر ئەکاونتەکەتان و لینکەکە بکاتەوە و بێتە ناو ئەکاونتەکە و ئەوەی کە ئەتوانێت وەکو هاوکاری بکە ئەی وەکو خۆتان وەکو تیم هیچ سەردانی کەسانێکی سەرمایەدار کە کوردی سەرمایەدارن لە ئەمریکا سەردانتان کردن وەکو تیم بچنە ئەوێ و خۆتان داوای یارمەتی بکەن بەڕاستی من تیمم نییە من خۆم بە تەنیا لێرەوە کنوێنەری دەستگا بە تەنیا بە ئیشەکان هەڵدەستم بەڵام بە دڵنیایەوە بڵێ ئەوانەی کە من دەیناسم و وەکو ڕێکخراوەکان وەکو عرضم کردن هەر کەسێک کە سەرۆکی ڕێکخراوێک بێتن من بۆم زۆر عادیە ئەگەر من ئێستا تقریبا من مەنی بە شەو ڕۆژ من ئیش بکەم من چاوم لێ نییە بۆ خوشکبرانی ئێمە لە ڕۆژئاوای کوردستان لە خزمەتیان دابم هەرچی لە دەستمت بووان بیکەم بۆیە من بڵێ من لە دەرکای هەر کەسێک دەدەم کە بتوانێتن بەڕاستی یارمەتی دەری ئێمە بێتن بۆی بتوانین ئێمە هەر چۆنێک بێتن بە ڕێژەیەکی کەمیش بێتن یارمەتی خوشکبرانی ئێمە بدەین لە ڕۆژئاوای کوردستان بەڵام بە دڵنیایەوە بەڵێ ئێمە وەکو من وەکو شخصەن بەڕاستی داوام کردووە وەکو لیستێکیشم لە بەردەستە کە لیستێکی هەموو ڕێکخراوەکانی خێرخوازی چ حکومی بی چ ناحکومی بیتن لە بەردەستمدایە ئیمێلیان بۆ دەنێرین بەڵام دەمەوێت شتێکیش عەرزی جەنابتان بکەم بەڕاستی لە دوای خۆتان دەزانن لە دوای ئەو شەڕێک کە لە فەڵەستین و لە ئیسرائیل شەڕی ئوکران و رووسیا لێرە لە وڵاتێکی وەکو وڵاتی ئەمریکا وەکو جاران پێشوو نەمایە کە فان بدرێت فاندێکی زۆر کەم دەدرێت یعنی کە تۆ داوایان دەکەی زۆر بەدەگمەن هەندێک جار وەڵام دەدرێتەوە
بەڵام من بە بەردەوامی بەڕاستی لە خەتدامە لەگەڵ ئەو لایەنانەی کە دەزانم 100% پشتگیری دەستگا دەکەن پرۆژەکانی دەستگا دەکەن و من لێرەوە وەش عرضتان دەکەم تکاتان لێ دەکەم نەک تەنها ئێستا لەو کارسات و کاتێکە لە بەسەر خەڵکی ئێمە دەهاتووە لە ڕۆژئاوای کوردستان بۆ هەر لایەنێک وەکو دووبارە عرضم کردن ئێمە ئەوە 2 ساڵ بە بەردەوامی من ئیڤنتم کردووە من سیمینارم داناوە ئێمە کۆمەڵێک پرۆژەمان هەیە پرۆژەکانی ئێمە هەمووی لە خزمەتی خەڵکی خۆماندەیە چ لە هەرێمی کوردستان بێت چ لە بەشی باشوورە باکوورە ڕۆژهەڵات و ڕۆژئاوا پرۆژەکانی مە بە بەردەوامی لە بۆ خەڵکی ئێمە بووە بۆ نمونە یەک لەو ڕێکخراوانەی کە عرضم کردن بۆ ڕۆژئاوای کوردستان پرۆژەی تەندروستی لە خزمەتی خەڵکدا بووە فاندی بۆ ئێمە داناوە هەروەها پرۆژەی پەروەردەی بۆیە دیسانەوە دەڵێم تکایە خەڵکی ڕەوەندی کوردی لە ئەمریکا با بەهانەمانەوە بێن با پرۆژەکانی ئێمەش فاندی بۆ بنێرن چونکە ئەگەر بچیە سەر بەشەکەی دەڵێتت چ پرۆژێک دەتەوێت تۆ فاندی بۆ بنێری اینجا پرۆژەکەی تۆ دەستیشان دەکەی ئایا پرۆژەی ئاژەڵ دۆستیە ئایا پرۆژەی تەندروستیە ئایا پرۆژەی پەروەردەیە بۆیە بەس لەو کات و ساتە نەبێتن بە بەردەوام بە ئەوانە ئەو فاندانە بۆمە بێت بۆیە ئێمەش بتوانین لە ڕێگای خۆمانەوە ئەو فاندە بنێرین بۆ هەرێمی کوردستان یاخود بە ئەو ناوچانەی کە بەڕاستی پێویستیان بە یارمەتی ئێمە هەیە بەڵێ ئێمە سوپاس دەکەین خاتوو خوناو ئەمین بەرپرسی ئۆفیسی دەستگای خێرخوازی بارزانانی لە ڤێرجینیا لە ئەمریکا میوانی کوردستان 24 بووی سوپاس.